بیکە لە خاتری خوا معاش بۆ ئەو خەڵکە بێنن ئێ کاکە دە معاش بێنن بۆ ئەو خەڵکە ئەیتر ئەمە جاری بوو بەناو ئەو خەڵکە. لەوانێ زۆر بەمان بارچە ڤیددیوەکمان بینی بێت کاتێک مامۆسایەکی ئاینی پڕ بە گەروی هاوار دەکات معاش. من ئەمڕۆ هاتوومەتە شارۆچکەی باینجان کە نزیکە لە شاری سلێمانیەوە بۆ ماڵی مامۆستا مەلا قادر باینجانی. سلام علیکم مامۆستا گیان. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. یاخوا بەخێر بێن. تەندروستی شۆنە؟ واللهی لەخوا بەزیاد وێ یاخوا بەس هەیە ینی قەستەرە و شەبەکە و باڵۆنەکەم کردووە. باش باسی ئەوم بۆ کە سەرەتا هاوارەکەی معاش ئەمە چی بوو؟ واللهی ئەمە ئینسان چۆن ئەتەقێتەوە خۆ خۆم معاشم نییە بەڵام سێربەگەر هەرچی دێ هەر ناڵە ناڵی معاشێتی و گریانی معاشێتی ئێمەش دەبانە هەموو مینبەرەوە خۆی معنای منەوە وەرە یعنی مینبەر یعنی تەنویرە محراب یعنی محاربی باتیلە اینجا لەبان مینبەرەکۆ هاوارم کە کاکەدا ئەو معاشە بدەنە ئەو خەڵکە ئێدا هەر معاشەکەی بنێ لە ئاخەڵ بڕوە قوسەڵ قوردێکی پێ بکڕێ معاشی بۆ چێتە بۆ سەرمانیەتی کەچی ئیتر بڵاو بووە ئەو شتێش بۆ شێوە هاوارم کرد ئیتر بڵاو بۆ ئەو معاش ئیتر من دیپاع لەسەر معاشی ئاسایش و پێشبەرگە و مۆزەف و مامۆسایان و ئەمەیە خۆیتر ئەمەکەی بوو ئەم وتارە وەڵی تقریبان تقریبان 12 مانگ 14 مانگ بڵێ ئێستا ساڵ زیاترە. کاردانەوەکان چی ون دوای بڵاو بوون؟ وەڵا دوایەوەتر هەنێ محاسبە کرام و دوایەوە وتاری ترم دەرکرد وتارەکانم ئەوە نییە خەڵگووا تێگەشتۆی سێمە دژایەتی میلە کاکە گیان ئێمە تەسحیەمانداوە بۆ ئەم میلەتە تەسحیەمانداوە بۆ ئەم میلەتە ئێستا من ئەمەش بەکە مەزانم کەرکووکی حتا حەمرین ملکی کووردە بە پێی مێژوو بە پێی تاریخ بە پێی شەرعی خوا ئەم قەومە خوای گەورە فەرمێ ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا وجعلناکم شعوبا وقبائل ئێمە شعبێکین کاکە لتعارفوا ئەمانە لێ لا تقاتلوا نا بابا لتعارفوا الله فەرمی بەڵام کەیتر ئاوایان لێکرا ئێمەش تۆزێ ئاوایترە و هەموو لە 60ەکان و لە 50کان و لە 70کان و لە 80کان من لە 60ەکان و هەموویم لە بیرە حتا ئەم دقیقەیە گوێ لێ چیمان بەسەر هات ئەنفال کراین کیمیا بەسەرمانە کرا دیهاتمان ڕووخا کانەکانمانیان پڕ کردەوە ئیتر ئەوەی بە میلەتی کورد کرا معان ساڵێکە 2 ساڵە بە غەزا ئەکرێت ئەوە دڵمانش قبوڵ ناکە ئەوەش قبوڵ ناکەین ئێمە ئەو زوڵمەش قبوڵ ناکەین بۆ چکو خۆمان مەزلومین حەزاکەین کەسێتریش وەک ئێمە مەزلوم بین بە ئەڵڵا ئەمە دادی ئێمە نادە وەڵی ئەبوایە ئەم خیادانەی ئێمە بە تایبەتی ئەم دوو حیزبەیکەوە سەرپەرشتی کوردستان وەڵی ئەبوایە لە ناو خەڵکە بگوڕیان بە پێی پەتی ئەو جا شەرەف بوو بۆ ئەوان ئەو جا کەرامەت بوو نەک بە سیارەی مۆدێل جوان و بە کەشخەی و میلەتیش لەبرە 3 مانگ جارێ معاشێکی عیسای وای لێ هاتووە خەیکە وای لێ بێ ساڵی 2 معاش بدەن یعنی وا مانگێک بوو بە 2 مانگ بوو بە 3 مانگ 3 مانگ وا خەریکە بێتە 6 مانگی تر 6 مانگ جارێ بڕۆ معاشی وەرگرە بیخۆ ئەمە من دیپاع لە قوتی ئەو خەڵکاکەم خۆ من دیپاع لە خۆم هەم معاشمش نییە خۆ معاشم نییە بەڵام معاشنی ئەوم پێ معاشم نییە لەبەرەوەی وەڵی پێویست ناکە دەمە مەکەرەوە باربزانین چی بوو لەسەر وەڵایتر ئەوەیە کە ئەوان ئەو شتە ئەوانەیانەویست من نەمەوت من ئەوەی لەو قورئانە هەیە لەو کتێبە هەیە قورئان و تەفسیر و حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە مافی کوردی تایە بەڕاستی حەقی تایە من ئەوەم ئەوت ئەویان خەبەرە ئیلا ئەبێ بەخشان و باڵی کەسێک و بیری کە هیچ ئەساسێکی نییە معقولە ئێستاکە من هەر خۆم هەموو جا باسی یەکەم 21 کەسی من ئەنفالە ئەو کسێک کە بینیتان حەجاجی کەشف کردو حەجاجی کردو ئامۆزای حەقمە باوکمان باپیرمان برایە ئامۆزای حەقی منە لە بنەماڵێکە ئەو کچە نەجاتی بووە ئەوەی سەوا حەجاجی کەشف کرد ئەوە شێرە خزمەکەی منە ئافرەتێکشە نەک ئێمە نەخیانەتەکەین نە دزی ئەەکەین نە حرامە خۆین نە لعنەت لەو کەسەی کە ئەگەر منم حەزی لە زەرەل میلەتەکەی خۆی بێکە کووردە چۆتە مزگەوت تەسلیم ئەوان بکرێ و من بڕۆرە بۆ ماڵ خۆت دانشە بۆ لەبەرەوەی حەقەڵێم کاکە حەق یاخر حەق خوای تعالی فەرمێ وەالعەسری ئین الئینسانە لەفی خسر هەرچی ئینسانێ لە خەسارە مندهەیە إلا الذين آمنوا کفایەت نییە وعملوا الصالحات هێشتان ئەیەوێ وتواصوا بالحق
وتواصوا بالصبر. أم شوارع لخسارة من دي رزقارتك نك بس نيوجو طاعته عمرو حج وماننا خيانة كربرا إموكو ديني إسلام ببي قرآن وحديث كمان أم خاكي خومان دايك مانا يسا كابرا لخارج مليار يكشيها بيه هر فكري لا سليماني لا شارك خويتي لا ولاتك خويتي اللي خوزق بالرومو مليار يهبي بو أي مليار لدايك مانا منها خلقناكم وفيها نعيدكم أقريتكم أو خاكي خومانا جاء إيمين برا إيمين مسلمان إيمين كوريا ما مساي عيني من يبرا ما مساكان أموي تاوان بارك مو يتشتسن من بر بو راس بو خلقنا عليهم كاكا أو خلقية من هاني نادي برا خوي بكوشي أو خلق بكوشي أصلا لإسلام أوشتنية إما ألين واعتصموا بحبل الله يا إخوة قبلك يا ساكي سيما من كردستان تسكدوا ما حافظة سيما حافظة بدس معنوي معقولة يكتريبوا كوجينو يكتريبوا برين لقازانجي شيء أما يان لقازانجي بنمالي يان لقازانجي حكومة العراقي وتركيا وإيران لو زياتري مزرعة لكي ونيا لو زياتري لا طبعا جاء من زور بيوم خوشك همو كسي بيه جملة بقري خلق باب ما ناسي بو والله وبالله وتالله أما أنا كردم خوشة تشكم خوامني بكرد دروس كردو واي أنا واختلاف ألسنتك خوا أم زباني بمن داوة إسام قال تبع عرب بكم بمعنى قال تبع خواكم شو خوا ولغتي بيداو داوتو قال تبع لغتي من أكي معناه قال تبع خواكي خوي تعالى فرمي بيغمر عليه الصلاة والسلام وما أرسلناك إلا رحمة للعرب للقريش للعالمين إكوا أو تانا عربة رقايتي أمام كل شيء صار معنا بري تركا لهم خلق خرابتر أو أتا تركو أردوغان وغير أردوغان أوش إيران وغير إيران أوش خومان لنا وخومان هنا عني من علي كرد يكتري بكل شيء جريمة نية خيانة بكي لمعاشي موظفة قدامه لكناسك يعني شبكة والله يجينا هاتو تلايمن اللي يدانش أو بيرجنا كم بانك اللي يدانش باري بطل غازيني مناري هي باشا من شبكة بوشوف مانجي دوان سيان سؤال أتاكي يكاكا كردستان بانوي رحمة إخوايا خواروي نوتا عرزكي آلتونا خينا بو برسيمة والصومالة والله كردستان كما دبي كركاكا كرت الصومال دبي شي بو الصومالي الروت إن جاء من آمن يبقصي يا أيها الذين آمنوا لما تقولون وما لا تفعلون أي بوا أي ليكوا والله يا بوا يستاكا يستاكا باشا عربك يا أخوار وديت كردستان ليرة تيرنا الأخوة تيرنا الله والله كردستان جنة يكاكا والله أقر أمانة وينك دا أبو جنتين ويانا استيشا من أليم بيكنا خاطري أخوة ملتي كرد كس دوستي إيمانية با نبينا دجمني يكتري چيه دو حكمتي شرقي وشمالي وجنوبي أخي خوام ألمانيا نيمان ألمانيا الغربية وألمانيا الشرقية معقولة دو حكمت لولاتي كادو محافظة يعني بو يعني إيمتشكم تمن ما حفتها دوس تمن ما زياتريش باشا قيناك إيما يعني أوي إما بيني ما كوري ولا جتان بيني وكاك جتان بيني يو بس يجتو بارتي تابيني بلا ميما عبد الكريم قاسم وعبد السلام عارف وعبد الرحمن عارف وأحمد حسن بكر ورا ولا صدام حسين لويته أبو يعني ما هم ينبرخص بس يوم بوبكا جزرانة شونه شيجان بري أكيد الأخوة بزيادة والله يتير طبعا كركان إيشا كان الأخوة بزيادة كريكاريا كان كركان أوان يارمتي مانا كان دواي خومش خلق لا لقال أو زاوام لما عرض كان جارت سيهرة مانا كريشتيك يكري شتيك دابيو برادر شمه يارمتي مكان سليماني چیە گەیەنێ لە لای تۆ ئەڵەن سلێمانی زۆر خۆش جاوێتەوە چی بۆ قسەی تۆ چیە لەمەیە والله سلێمانی جێگای شێر بوو قەڵای شێران بەو کەسەی ڕوحی من و ئێوەی بەدەسە حکوومەتی عێراقی بەو هەموو ئێزەوە لە سلێمانی ئەترسا ئەو سلێمانیە پیاوی تیا بوو بەڵام بەداخەوە بۆ هەڵایتر نەما بۆچی هێنەیانی هەڵا کاکە أو سليمانية ولك عربي شوالي كله أيونا بقرب أنا وكشكان معنا نايبين بشوالي كله حكمتك أيونا دواي بغرب بشتلاو بازارو بقرب أجا بس سطحي باي ونبواي
کورە کاکەوە سلێمانیە یا شۆرجەی کەرکووک یا ڕەحیماوە ئەمانە جێگای پیا بوو یانی مام قاسم ئەمە جێگای پیا بوو ئەمانە جێگای مرد بوو هیدایتراوە من خۆم جەلالی بووم خۆجە بۆ جار حکوومەتی عێراقی من جەلالی بووم هەرچیمان بگرای دامانە پرۆست ئەوەی کە هین ئیتر کراوە ڕۆشت لە دوو زۆ چۆن بۆ ڕێکۆتە سلێمانی وەڵای ترەوە چوومە ئێران لە دوای ئێران هاتم ویتر لە دوو زۆ هاتم چوومە سلێمانی ڕێزێکی تایبەتیان لە خەڵکی دووزەگرت ئەو کاتێک کە هاتی تایبەت ئەوەی خەڵکی دووز بووایە خەڵکی سلێمانی خانۆکەی بۆی چۆڵە کرد دوایش کە هاتمەوە دیسان خەڵکی سلێمانیم چووە ناو ئەو دڵەوە حتا قیامەت لە دڵم دەرناچێت یەخوەتە من درێژ سپاس بۆم دەرفەتە زانیشی تو ئەو خوایە من یەک وەسێتێکمەیە بۆ گەنجەکان تو ئەو خوایەکەمە بەس ئێوە پرسیارکەن لە تەمەندارەکان بڵێ وەزعتان چۆن بوو لە کاتی سەدام حوسێن من زۆر گلەیم هەیە لەم دوو حیزبە ڕەیسیکەوە هەرچی بەڵا هەیە ئەمان بە سەرمانیانە هێناوە یعنی ئەبوایە ئاواتان بکردایە ئەبێ ئاوا خۆتان دەوڵەمەندکەن و مناڵەکانتان تێرکەن و سیاری پەنج دەفتەری وەڵالێن کاک مەسرور وتم وەڵاوان بیستوە خۆ من بە قورئان لە کەس شەرم ناکەم ئەڵێ ئەسپەکەی بای هەژدە دەفتەرە ئیبرا هەژدە دەفتەر بدەمە ئەسپی وەڵا بێ قۆزی بخوام ئەسپە کاوجو خۆ ناخوا وایان یعنی معقولە من میلەتەکەم برسی بێ خۆم بڕۆم سیارەکەم بای پەنج دەفتەر بێ ئەبێ خمامی وڵی من زۆرم پێە بەڵام نەخێر بەڵام تو ئەو خوایە ئەو ئافرەتەی ئەو کە حەجاجیە کەشف کردووە بەیاری بیا دەدەست حکومەتەکەی خۆمانەوە وەڵا بۆ عەزەز بوو کەڕەم لەوانەیە بەریدا لەوانەیە بەریدەن ئەو شێرەژنە ئەو فەزیلە ناوشی فەزیلەیە گوێ وەلە کەلارە بە ئەڵڵا شێرەژنە ئەترەوە کەس و کاری نەماوە هەمویان پارکرا و ڕۆشت خۆی ماوەکو شێر ئەوەی کەشف کرد بە هەموو حکومەتەکەت کەشف ناکرێ ئەو کەشفی کرد ئێمە ئارکاینە پارەوە هەلهاکم التەکاثر حتى وصلتم المقابر هەر پارە و قەسر و vێلا و ئەمە ملکی فڵان مەسوولە ئەو ملکە کاکە وەڵی بە پێی پەتی هاتن وەڵا دینارێک لە گیرفانتانە نەبوو ئەی باسی ڕیشە بۆ ناکەن ئەی باسی حەمەدوزی بۆ ناکەن خاڵوەزامە کاک ئەی باسی نەعمانە گۆش بۆ ناکەن ئەی باسی تۆفیق بۆ ناکەن ئەی باسی خالیل گەرمیانی بۆ ناکەن ئەی باسی ئەمانە بۆ ناکەن ئەمانە ئەساس کورە ڕیشا حکومەتی عێراقی لێ لەو شەخسە ترسە کە یعنی یەک زەلام حکومەتی عێراقی لێ ترسە نەجمەدین بەخوا سەد جا پێی وت کورە من کاکە بۆ هاکەوێت هەربەس بیان ترسێنم وقذف في قلوبهم الرعب ترسي خزونا وهمو عربو اینجا ئێستا بۆچی ئەوە هەکەس باسییانیش تاکە هەکەس فاتحایەکیان بۆ ناخوێنێ ئەوە شەوتە کە سوکاری ئەنفالەکانە بڕۆ چەمچەماڵ بڕۆ مەدینە شۆڕش بڕۆ سمودی کەلار بڕۆ بزە چییە بینی هەرچی بەچکە ئەنفال و بەچکە شەیدەکانمە هەمووی ڕەش و ڕوت و فەقیر ئەوەیشی بەچکە جاشەکان و مەفرەزە خاسەکان وەڵاوتمان محکەمەیانەکە نەمازانی تەرفیعیانە دنی هەمووی مرەپاع و لێرە عەقید و لیوا و هەرچی وەرە ئەوەی نەکاوەرێ وەرە لێرە چەندانت بدەمێ هەمووی پیاوکوش بووە کورتکوش بوو ئێستاکە ئەو معەزەز مکەڕەم من بڕۆم لە ماڵی خۆم دانیشت زۆر بە گەرم و گۆڕی ئەوت مەعاش جا پێ خۆشە سا جۆم دیبێ ئەزانی چۆنە ئەوە یەک دوو مانگ و معاشیان بە خەڵک ناهادا ئێترەوە کەترا هادەوێ مامۆستا بزانم حاولێکم وە ناکە شتێکم وە ناکە کاکە چی بکە چوو بە سەر مینبەرەکە هاوار بکە بیکە لە خاتری خوا معاش بۆ ئەو خەڵکە بێنن ئێ کاکە دە معاش بێنن بۆ ئەو خەڵکە ئێتر ئەمە جاری بوو بەناو ئەو خەڵکە ئێتر ئێستا لە سەیتەرەکە یەقەمەگرن لە شوێنەکاتر ئاساییشیان مۆزم مامۆستا هاوارێترمان بۆ بکە بەڵکو معاشەکەمان بۆ بێتەوە کاکە خۆ من چی دەڵاڵم خۆ دەڵاڵ نیم دە ئینشاڵڵا خوای گەورەیش ئەمیش تەواوە بێ ئەمیش تەواوە بێت ئەو شتیە پاڕێ ئەمیش شێوەی و سەردەمایی دە ئێوە گەنجن ئینشاڵڵا ئێوە شتی باشە بینن ئێمە نەمان بینی زۆر سپاس مامۆستاجان بۆم دەرفەتە زۆر عەزەتمان دای زۆر سپاس دەکەم من دەرگاکەم بە تاکە بۆ هەموو پیاوێک بەڵام ئەوەی ڕیایی باز و ماستاو چییە بە ئەڵڵا نایڵم لەو دەرگا بێتە ئەم ماڵەوە یۆ لێ چات دێن بە ئەڵڵا بەو ژنم بوو خۆ برانی جەژداشیان هێنا ئەوتم وەریگرێت تەلاقێدەم نایم هیچمان ناوی لە کەس لا نوريد منكم لا جزاء ولا شكورا بەڵام کوردم ها بەخوا ڕۆین بردیان بۆ هین بۆ عەمرە بردیان بۆ عەمرە کۆمپانیا هات لێرۆ بردین لەوێ هەنێ تورکی لێ بوو ئێمە کەرپەلەکەمان کوردبی دوای عەمرەکە سێرەکەم گەنجێک هات وتی مامۆستا کەلاری وتی ئەو ئەمانە نازانم بۆ پێمان پێکەنن وەڵام منیش چوون بەلایەن سێکەم تورکن بە تورکی پیانە وتم بۆچی پێکەنن
تباخم جلوسز بزه بز هر دايق الله اني يودايق جلوسز وتي تركي بليسان وتم لعنت لخوته اردوغانكت ليره ولا مالي خواوه لعنت تان ليبيا ليره شدو شماتي مانكن يكاكي ما كيبي من بشر چەند زمانە زای مامۆسا سي کوردی و عەرەبی كردي وعربي كردي عربي كم هرفولة شكون ما عربي خندو معنا تركيش هرفولم كردي كشوي كردي شاڵە گەلی ساز مامۆسا جان بەڵێ ئەوەی کە ئاجوبیسی بوون ئەمە دیدارێک بوو لەگەڵ مامۆسا قادر باینجانی ئەمڕۆ هاتیینە لای و باسی ئەو سەردەمەی کرد زۆر سپاسێک مامۆسا جان 72 ساڵت بۆ باسەکەم کابراایەک وتی چووە دێ شارێکەوە ئەمەش با بڕوا لەگەڵێ وتی چووە شارێکەوە سەیرێک لەسەر قەبرەکان نووسراوە 50 ساڵ 100 ساڵ 50 ساڵ 100 ساڵ 20 ساڵ 10 ساڵ وتی ئەمیش چوو سەر خۆی هەڵگرتووە لەبەر نەبوونی وەکستا وتی چوە لای کابرای مجێوری قەبرستانەکە وتی کاکە ئەوە چییە نووسراوە 100 ساڵ بەس لە خوارە نووسراوە 20 ساڵ وتی کاکە لەم قەبرستانی ئێمە ئەوەی چەندێ خۆشی بینی بێ بەس ئەوەیە نووسین ناخۆشیەکان نانووسی ئەوە 100 ساڵ عمر بووە 20 ساڵی بینیوە بەس 20 ساڵەکەی بووە ئەوە 50 ساڵ خۆشی بینیوە عمری 6 ساڵ بووە هەمووی خۆشی بووە وتی ئەمی سەیری خۆی کە 1 سەعات خۆشی نەبیریوە وەکو کورد لە عێراق و تورکیا و ئێران 1 سەعات خۆشی نەبیریوە وتی کاکە وتی ئەوتی ئەگەر مردم وتی ئێ وتی من ناوم سەید جەبرە وتی ئێ وتی لە بان قەبرەکە بروسە سەید جەبر لە زگ دایکی بۆ قەبر 1 دەقە ئیسراحەتم نەکردووە ئێمەش ئەبێ برین لە زگ دایکمان بۆ قەبر بەقورعانی سە من خەفەتە کاکە سەدام چی لە منەکە حەقی خۆی بوو کابرا عەرەبە وایانە ئێ تۆ بۆ وا لە منەکەی تۆ بۆچی ئەڵێ بڕۆ بڵێ بیلێ مەترسە باشە تۆ بۆ وات لە من کرد ئێستا خۆ من مزگەوت توجارەتە هەنا با ئەڵا بیگری لە ئاڵتون ناڕۆم هەتا ئێوە حکومەت ناچم بۆ خۆماوە حۆڕ باشتر ئیسراحەتیشی لێ بکەوت هونیە بۆ خۆم ئیسراحەتم دەستەکانی خۆش